بەنداوی بێخمە یەکێک لە گەورەترین بەنداوەکانی عێراق و هەرێمی کوردستان دەکەوێتە سەرزەی گەورە لە سنووری پارێزگای هەولێر و لە ساڵی 1970 بنیاندراوە، بەڵام تا ئێستا سوود لەم بەنداوە نەبیندراوە و تەواوکردنی ئەو بەنداوەش هەولێر لە وشکە ساڵی و کەم ئاوی ڕزگار دەکات. بەڕێوەبەری گشتی بەنداوەکانی هەرێمیش دەڵێت لە دوای ئازادکردنی عێراق هەوڵی زۆر دراوە بۆ تەواوکردنی، بەڵام وەک پێویست کاری لەسەر نەکراوە. ساڵی 2010 پارەکە دابین کرا بوو لایەن حکوومەتی عێراقەوە، بەس لە ساڵی 2010 ئەو بیرۆکە لای ئەوانیش نەما. ئێستا ئەوانیش باسی ئەوە ناکەن و باکو بێن بیر خۆیان بردوێتەوە. هەم لایکی لەوانەیە مەبەستەکە بودجەیەکی زۆری دەوێت، نزیکەی 5 میلیاردی دەوێت، بەڵام بەنداوی بێخمە ئەهمیەتێکی یەکجار زۆری هەیە. بە دروستکردنی بەنداوی بێخمە موازنەی ئاوی عێراقی و بەشێکی زۆری کوردستانیش دابین دەکرێت، بەڵام ئەوە بە هیوای ئەوەش بە چاوەڕێی ئەو بڕیارانەی کە لە داهاتوودا بدرێت. بەنداوی بێخمە ڕووبەری 92,000 مەتر چوارگۆشە دەگرێتەوە، بەهۆی تەواو نەکردنی بەنداوەکەش ساڵانە هەرێمی کوردستان زیاتر لە 18 ملیار مەتر سێجا ئاو لە دەست دەداتن و لە بواری کوشت و کاڵ و کەمکردنەوەی کێشەی وشکە ساڵی و کەم ئاویش زیانەکانی زیاتر دەبێتن و تا دێت بواری کوشت و کاڵیش لەو سنوورە بەرەو لە ناوچوون دەچێت. کاریگەری بەنداوەکان گرنج زۆری هەیە بۆ ئەو ناوچەی کە بەنداوەکە لێ دروستکراوە، بەتایبەت لە دەوروبەرەکەی لە چەند لایەنێک کۆلانێکەوە تۆ کە بەنداوی لێ پشت بە بیر نابەستی، ئەو خەڵکێکە لەو ناوچێ دەژی ئەتوانێت لەو ئاوە بینێ بۆ کەرتی کوشتوکە و هەروە ئەو ناوچە کە بیریشی لێبی دەبتە هۆی ڕێژەی زیادبوونی ئاو لە بیرەکان بۆی بەنداوەکانەوە. بەنداویش پێویستی بە بودجە و پارە هەیە کە دروست بکرێ. لەوانەیە ئەوەی من ئاگادار بم لە بەڕێوەبەراتی گشتی بەنداوەکان دیزاین و پرۆژەی بۆ چەند بەنداوەکەیە لە سنووری هەولێر، بەڵام بەهۆی قەیراین دارایی و ئەو زورفەی کە بە کوردستان داهاتووە حکوومەت هێرم نەیتوانی هاوکاریان کە بۆی بەنداوەکان تەواو بکەن، بەڵام ئەو بەنداوانەی کە تەواو کراون لە زۆر ڕووەوە سوودیان بۆ ناوچەکە هەبووە. لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان خاوەنی 17 بەنداوە لە بوارە جیاجیەکان سوودی لێوەردەگرێت، بەڵام بە تەواوکردنی بەنداوی بێخمە دەتوانێت لە بواری کوشت و کاڵ سوودێکی زۆری لێوەربگرێتن و جوتیارانیش ڕزگار بکات لە کێشەی کەم ئاوی. هەر بۆ دابینکردنی وزەی کارەباش ئەو بەنداوە لە توانایدا بڕی 1500 مێگاوات کارەبا دابین بکات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.